ئۆتۆمبیلتان بینی لە دوورەوانێ مەپەڕێنوانێ چکە شۆفێر هەیە ئاگەی لێ نییە شۆفێر هەیە یاساشکێ نییەکە کە پێکابەکە سوڕە نەفرە لە تەنیش باوکم بووە نەفرەکە زوو فریاکە ڕاکات بەڵام ئەو بوو پیکابەکە لە باوکمی دابوو وەفاتی کرد. ڕۆژانە دەیان ڕووداوی دڵکەژێن ڕوو ئەدات. بەڕای من شتێکی زۆر گرنگە و زۆر پێویستە کە پیاوانی هاتوچۆ بێن ڕێنمایی بن بە مناڵەکانمان. دەبینی پیادەڕۆ لە ناو ئۆتۆمبیلەکان ڕادەکا بەسەر ئەو بربەستانی کە دانرایەوە بازەڵەدا. بەرنامەی ترافیک ئەمجارە باز لە گرفتێکی گەورەی هاتوچۆ دەکات کە ساڵانە دەیان کەس لە کوردستان دەبنە قوربانی. ئەم گرفتەش بریتیە لە ناڕێک و پێچی هاتوچۆی نێوان ئۆتۆمبیل و پیادەڕە و لە کاتی پەڕینەوە. ترافیکی ئەمجارە بە چیرۆکێکی ناخەژێن دەست پێ دەکات کە چۆن ڕوو دەدات و دەبێتە هۆی ماڵوێرانی خێزانێک و بێنازبوونی منداڵەکانی کە ئەمەش تەنیا لە ئەنجامی پەڕینەوەی هەڵە و نەبوونی شوێنی تایبەتی وەستان و پەڕینەوەی پیادەکان ڕوویداوە. کاوە ئەو گەنجەی کە لە بەرەبەیانێکی زوو زەنگی مۆبایلەکەی بە ئاگایهێنا دوای وەڵامدانەوەی هەواڵێک دڵ و دەرونی تاسان. ئەم هەواڵەش ساتی گیان لە دەستدانی باوکی بوو. ئەو ڕووداوی کە بەسەر باوکما هات خوا لێ خۆش بێ من لە ماڵەوە بووم سەعات پاش هەشتی بەیانی بوو تەلەفۆنێکم بۆ هات لەلایەن کاگومێدی براموانە کە وەڵام داوانە دیار بوو تۆزە مشۆشی پێوە دیار بوو پێی وتم کە باوکم تووشی حادیسەیەک بووە بردوانە بۆ خەستەخانەی ڕزگاری و من لە ڕێگا بچم بۆوێ
تۆ ژۆرە بووە کە گەیشتمە خەسەخانەی ڕزگاری چوون بەشەکان گەڕام بینم باوکم لەسەر قەرەوڵەیەک لە ژووری ئەشعە هێنا لە دەڕۆنەیە کاکومەدی برامی لەگەڵا بوو دیار بوو برایەکی ئەو کوڕێکا حادیسەکەی کردبوو ئەویشی لەگەڵا بوو وتم چێ وتی وەڵاو وەزعکێ و باوکم سارە لێ ئەومانە وتم لەکوێ وتی لە فلکەی حەیشورتە بەیانی هاتۆتە دەرەوە بچێ بۆ بازار شت بکڕێ لای فلکەکە ئوتێلێکی لێ بەرامبەر بە ئوتێلەکە چکە بەیانیان سێبەری هەیە و منتقەیە لەسەر ڕەسیفەکە ڕاوەسەوە بە دیار تەکسیەوانەیە دیارم سیارە چکە مانگە ڕەمەزان بوو 27 ڕەمەزان بوو جادە چۆڵ بووە ئەم سیارەیە بە خێرایەکی زۆر سەریع لە خەسەخانەی ولادۆ بە ئیتیجای سوپەرمارکێتی کۆک هاتۆتە خوارەوانەیە لەو کاتە سیارێکی مازدا جوسێتی لە فلکەکە بسوڕێتەوە لە پشتی پیکابەکەی دا و دیارە کابرا کۆنتڕۆلی خۆی لەدەستداوە بەهۆی خێرایەتی ڕۆشنەکەی وانەیە کە پیکابەکە سوڕێت نەفرە لە تەنیش باوکم بووە نەفەرەکە زوو فریاکەوێ ڕاکات بەڵام ئەو بوو پیکابەکە لە باوکمی دابوو پاشان شۆرتەی ئەو ناوە پۆلیسی ئەو ناوە هەڵیان گرتبووانە و بردوان بۆ خەسەخانە و تەلەفۆنیان بۆ کاکومەدی برام کردبوو دیار وەزعەکەی وردە وردە بەرە و خراپترە ڕۆژ دەوروبەری سەعات 11 ئەوانە دڵی وەستا پاشان بە زەختی با بڵێن کارەبایی ئەومانە باش بووانە دڵی کەوتۆ لێدان دوای ناردانێژن عاش سەعات تقریبی 11 و چارەک بۆ 12 بوو وەفاتی کرد هۆکارەکەی بەڕاستی ڕۆشتن و تیژلێخوڕینی سارە بوو هۆکارەکەی ساقی ئەم وڵاتەیە هۆکارەکەی ئەتوانم بڵێن زیاتر گەنجەکانن گەنجی ئێستا کە سارە لێ خوڕێ یعنی ئەتوانم بڵێم پێشبینی ئەوە ناکات ئەم ساریە هەرچەندێک پێلێنی ئەڕوا هەرچەندێک پێلێنی ئەڕوا بەڵام پێشبینی ئەوە ناکە ڕۆشنی ئەم ساریە چ کارە ساتێکێنێتەوە چ کارە ساتێک دوای خۆی جێ هێڵێ چکە لە دەرچوونی کۆنتترۆلی سیارەکە لە دەست زۆرچوونی کۆنتترۆلی سیارەکە ئەتوان بڵم کارە ساتێگەنێتوانێ لەوە چێ بۆ جۆرێکە باوکی من بوو بە قوربانی لەوە چێ کەسێک تر بێ بە قوربانی لەوە چێ ماڵێک کوێر کاتەوە لەوە چێ چەند مناڵێ بێ باوکە یا مناڵێک پشێلێ ئەمانە هەموو هۆکارن چۆنیەتی و شێوازی پەڕینەوەی پیادە و کاتی پەڕینەوە یەکێکە لە گرفتە گەورەکانی هاتوچۆ کە مافی پیادەڕەوی تیادا زەوت کراوە و هیچ بەهایەک بە پیادەڕەو نادرێت لەلایەن بەشێک لە شۆفێران شوێنی وەستان نییە لەم وڵاتەیە مەسەلەن بۆ نمونە لە هەر شوێنێک تۆ لە هەر وڵاتێکە چی سێرەکەی مەسەلەن شوێنێک کراوە تایبەتە بە شوێنی وەستانی پیادە یا مەسەلەن تۆ بۆ تەکسی ڕاوەسی یا بۆ پاس ڕاوەسی شوێنی تایبەتی خۆی بۆ کراوە تەنانەت شوێنی پەڕینەوەکە گڵۆپی ترافیکی لێە لایتی ترافیکی لێە لەم وڵاتەیە ئەم شتانە کەمە ئەگەر هەش بێت شۆفێرەکان پابەندین پێوە زۆر جار لە کاتی پەڕینەوەی خەڵک لە شەقام و ڕێگا سەرەکیەکان ڕووداوی دڵتەزێن و کوشندە دروست دەبێت ئەو ڕووداوانش هەندێک جار بۆ نەبوونی هێڵی پەڕینەوە یان شوێنی تایبەت بە پیادە و جیرانی شۆسەکان بە شێوەیەکی نایاسایی و ناتەندروست دەگەڕێتەوە. ئێرە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی سلێمانیە لەم بەڕێوەبەرایەتیە سەدان کارمەند و ئەفسەری هاتوچۆ لە چەندین بەشی جیاوازدا کار دەکەن بۆ ڕێخستنی هاتوچۆ و خزمەتکردن بە هاوڵاتیان و چەسپاندنی یاسا و ڕێنمایی و ئامۆژگاریکردنی خەڵک بۆ پابەندبوون بە یاساکانی هاتوچۆ لە پێناو پاراستنی خۆیان و سەلامەتیان و چاودێریکردنی شەقامەکانی هاتوچۆ بۆ ڕێگەگرتن لەسەر پێچی و پێشێلکردنی مافی هاوڵاتیان پیادە و شۆفێران و ڕێخستنی شەقام.
بەختیار ئەفسەرێکی مەیدانی هاتوچۆیە بەردەوام لە هەوڵی هۆشیارکردنەوەی خەڵکدایە بۆ ئەوەی پابەندی یاساکانی هاتوچۆ بن. ئەوان لەلایەک بەردەوام لە هەوڵی هۆشیارکردنەوەدان و لەلایەکی تریشەوە دەیانەوێت بە سزای مادی بەشێک لەو کەسانە ناچار بکەن پابەندی یاسا بن کە سەرپێچی لە یاساکان دەکەن. بەپێی یاسا و ڕێسەکانی هاتوچۆ پارێزکردن و ڕاکردنی ئۆتۆمبیل لە شوێنە قەدەغەکان و لەو چوارچێوەیەشدا لەسەر هێڵی پەڕینەوەکان نزیک ترافیک لایتەکان ئاسەنگ دروستکردن بۆ پیادەڕەوەکان دەچێتە ناو چوارچێوەی ڕاگررتنی ئۆتۆمبیل لە شوێنی قەدەغا. ڕاگررتنی ئۆتۆمبیلیش لە شوێنی قەدەغا 30,000 دینار غەرامەیەتی. ئەگەر ڕووداوی هاتوچۆیی بە هەر جۆرێک لێ بکەوێتەوانێ ئەو کاتە دەبێتە کەیسێک دەنێرێتە نزیکترین بنکەی پۆلیسی زۆنی ئەو ڕووداوی هاتوچۆیە و دواتر دادگاکان دەخاڵەتەکەن بەپێی یاساکانی هاتوچۆ مامەڵە دەکەن. بەپێی ئەو دۆخ هاتوچۆیی کە دەیبینین لە هەرێمی کوردستاندا دەبینین کە ناپابەتبوونێک هەیە لەلایەن تاکەکانی کۆمەڵگا لە بەکارهێنانی هێڵەکانی پەڕینەوە، پردەکانی پەڕینەوەی پیادەڕەوەکان، سوودوەرگرتن لە ترافیک لایتەکانی پەڕینەوە. ئێمەوە تێگەیشتوین کوردوەتانی چۆن پێشینانمان وتیانە دار بە گەورەی ناچەمێتەوە. لەو چوارچێوەیەدا ئێمە فۆکس و تەرکیزی کارەکانمان لەسەر منداڵ کردووە. لەم چوارچێوەیەشدا بۆ نمونە لە هاتوچۆی پارێزگای سێمانی ئێمە ئەم پێشانگایەمان کردوتەوانێ کە لە کاتی بوونی مەکتەبدا قوتابخانەکان بە بەردەوامی بە سیستەمێکی ڕێکخراوە بە کۆنتاکت لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردە قوتابخانەکان سەردانمانەکەن. ئەو قوتابخانە و باخچانی کە دوورن لەبەر ڕووی سەلامەتی ئەوانەوە ئێمە دەچین سەردانیانەکەین مەبەسمان لە زۆنی دەرەوەی شارە. لێرە کۆی گشتی یاسا و ڕێسەکان و ئەو پرسانی کە پەیوەندی هەیە بە منداڵ و پەڕینەوە و سەلامەتی هێماکانی هاتوچۆ کۆی گشتی ئەم حاڵەتانە دەخینە ڕوو. پۆلیسی هاتوچۆ لە ناوەندەکانی خوێندن و قوتابخانەکان دەیەوێت نەوەیەکی نوێ پێ بگەێنێت کە نەوەیەکی هۆشیار و زیرەک و پابند بێت بە یاساکانی هاتوچۆ و هەوڵ دەدات بۆ چاندنی تۆوی خۆشەویستی لە دڵی ئەو نەوەیە تا بتوانن متمانە و پردی خۆشەویستی دروست بکەن و نەوەیەکی هۆشیار بە یاساکانی هاتوچۆ پەروەردە بکەن و ڕووداوەکان بە جۆرێک کەم بکەنەوە ببێتە هۆی دروستبوونی کۆمەڵگەیەکی تەندروست لە ڕووی هاتوچۆوە. ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە چۆن بپەڕێنەوانێ. ئێمە لەسەر پەڕینەوە ئیشەکەین زۆر گرنگە ئەوە بزانن کە پەڕینەوە چۆنە نابێ یەکسەر لە جادەکە بپەڕیتەوانێ. ئێوە دەبێت چی بکەن؟ سێشت بکەن. سەیری لای چەپ، اینجا لای ڕاست، جارێکی تر لای چەپ کە دڵنیا بوون اینجا بپەڕێنەوە. واتە لێفت، ڕایت ئاند لێفت اینجا کە دڵنیا بوون ئۆتۆمبیلەکان دوورن اینجا بپەڕێنەوە. ئەگەر ئۆتۆمبیلتان بینی لە دوورەوانێ مەپەڕێنەوانێ، چکە شۆفێر هەیە ئاگەی لێ نییە، شۆفێر هەیە یاساشکێ نییەکە، تووشی ڕووداو دەبن، تووشی تێشکانی جەستەیە بن، لە نەخۆشخانە ئەکەون، ناتوانن بێنە قوتابخانە، ناتوانن بێر ئەم پەیمانگایە، خۆتان زەرەر دەکەن. دەبێەوە چی بکەن؟ چاوەڕێ بکەن کەی ئۆتۆمبیلەکان ڕۆیشتن اینجا بپەڕێنەوە. کە دەپەڕێنەوانێ بە گروپ مەپەڕێنەوە خەریکی قسە و گاڵتە و قسە و پێکەنین وانە بن، چونکە ئاگاتن لێ نابێت تووشی ڕووداو دەبن. دەبێ بە گورج و گۆڵی بپەڕێنەوانێ. بەڕای من شتێکی زۆر گرنگە و زۆر پێویستە کە پیاوانی هاتوچۆ بێن ڕێنمایی بن بە مناڵەکانمان، چکە من خۆم کەسێکی گەورم زۆر جار گرفتم بۆ دروستە بێ لە پەڕینەوەیە کەس مساعدەت ناکە، کەس یارمەتیت نادا و بۆیە بە شتێکی گرنگی ئەزانم. ئەو ترافیکە زیرەکانی کە دانراوە ترافیکی پەڕینەوە زۆر هاوکاری هاوڵاتیانەکە بۆ پەڕینەوە، هیوادارم و ڕێژیان زیاتر بێ. ئەگەرچی کەم و کوڕی زۆری شەیە بەڵام هێشتا باشترە. هیوادارم کاری زیاتر بکەم بۆی کە ڕووداوەکان کەمتر بێتەوە و زۆرتر زیاتر بچنە ناو مەکتەبەکان و ئەو بابەتەش بچێتە ناو پەروەردەوە کە تابیان بخوێنن، زۆر باشترە لە قۆناغەکانی سەرەتاوە فێر بن و
لەگەڵ یا بڕۆن هەتاوەکو لە دواییە تاکێکی ڕۆشنبیر و باشیان لە دەرچێ و پابەندی ڕێنمایەکان. ئەو ڕووداوانەی لە ئەنجامی پەڕینەوەی پیادەڕەویان هاوڵاتیەک دروست دەبێت بۆ سێ هۆکار دەگەڕێتەوە کاتێک کە هاوڵاتی لەسەر بربەست دەپەڕێتەوە. ئەو ئەمراز و زۆنانەی کە پیادەڕە و سوودی لێوەردەگرێت دەبینین ناو بەناو لێرە و لەوێ بە شێوەیەکی نایاسایی و مەترسیدار پیادەڕە و بەناو ئەو ئۆتۆمبیلانەدا ڕادەکات و بەسەر بربەستەکاندا باز دەدات دەیەوێت بپەڕێتەوە کامەش هەڵەیە و لەو کاتەدا تووشی ڕووداوی هاتوچۆ دەبێت و کارەسات دەخڵقێنێت. بۆ چارەسەرکردنی پرسی پەڕینەوەی پیادە ئێمە بەر لەوەی باسی سیستەمی زیرەکەین باش وایە تێڕوانینی تاکەکانی کۆمەڵگا بگۆڕدرێت باشترە. تێڕوانینێکی زیرەکانی تاکەکانی کۆمەڵگا باشترە لە هەموو سیستەمە زیرەکەکانی دنیا. بەرحاڵ ئێمە دەمانێت ئەوە بڵین بە درێژایی ساڵانی ڕابردوودا تا ئامارەکانی هاتوچۆمان پێ دەڵێت کە بەشێکی زۆر لە قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ توێژی پیادەڕەوەکانن. تەنها لە پرۆسەی پەڕینەوەدا ساڵانە دەها کەس دەبێتە کۆچی قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەموو توێژ و تەمەنێکدا. ئەگەر ئێمە بۆ پرسە بگەڕین بۆچی خەڵک دەبێتە کۆچی قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ چەند فاکتەرێک دەگەڕێتەوە. سەرەتا دەبێت شۆفێر بزانێ کە لە ناو چوارچێوەی دەستەواژی بەکارهێنەری شەقام تەنها شۆفێر نییە، پیادەڕەویش بە پێی یاسا مافێکی ڕەوای هەیە لە پرسی پەڕینەوە بەکارهێنانی شەقامەکاندا. تێڕوانینی تاکەکانی کۆمەڵگای ئێمە وایە ئەو کەسەی کە دەچێتە پشتی سێرنی ئۆتۆمبیل کە دەستەواژی شۆفێری لە خۆی وەردەگرێ ئیتر وا دەزانێ و شەقامە مڵکیەوە کاتێک کە پیادەڕەوەیەک دەبینێ بپەڕێتەوانێ ئیتر منداڵ بێ لاو بێ بە ساڵاچوو بێ خاوەن پێداویستی تایبەت بێ تەنانەت نابینا بە ڕێزەکانیش زۆر جار دەبینی شۆفێرەکانمان بە ئامێری وریاکردنەوە یاخود دەستەواژەی هۆڕن با بەکاربێنن وەکو ئەمەی کە ئێستا و فۆزایەکی گوێتان لێتی هۆڕن بەکاردێنن وا لە پیادەڕەوەکە دەیانەوێت تێ بگەێنن ئەگەر نە ڕۆی لێتە دەم و بگرە خێراکەیشی زیادەکە. بەنسبەت پەڕینەوەی هاوڵاتیانەوە لە شەقامەکان زۆربەی جار هاوڵاتیان پابەند نابن بە هێڵەکانی پەڕینەوە لە هەر شوێنێکی شەقامەکە بیانوێ ئەپەڕنەوە و ئەو کاتانەشی کە دەچنە سەر هێڵی پەڕینەوە بەداخەوە هەندێک لە شۆفێران ڕێز لە هاوڵاتی ناگرن بۆ کاتی پەڕینەوەیان بۆیان ناوەستن و هەر شۆفێرێکیش ئارەزومەند بێ بوەستێت بۆ هاوڵاتی بۆ پیادەڕە و کە ئەشبێ بۆی بۆ سێبە پێ یاساکانی هاتوچۆ لە دووە تەماشاکەی سیارەکانی تر هەمووی هۆڕنی بۆ لێ ئەیان یا بۆی ناوەستن جاری وا هەیە تۆ بۆی ئەوەی سایدەکانی تر بۆی ناوەستن لەوانەیەوە لە جاتی ئەوەی کە تۆ هاوکاری بکەیت لەوانێ بی بە هۆی مەترسی بۆ سەرژیانی ئەو هاوڵاتی کە یارمەتی ئەیت. یانی هاوکاری و یارمەتی لە هەر شوێنێک بێ گرنگە، یعنی بەڕاستی یەکێ لە یاساکانی هاتوچۆژەوەیە کە هەم شۆفێر خەمس خوێنسار بێت لە کاتی شۆفێری و ینی نەرمونیان بێت لەگەڵ پیادەکانە هەم پیادەکانیش پەیڕەوی یاساکانی هاتوچۆ بکەن و یعنی بەرژەوەندی شۆفێرەکان لە بەرچاو بگرن لەو کاتیاوە یعنی شتێکی زۆر گرنگە بۆی ئێمە بە هەمومانەوە بتوانین هاوکاریەکەن بۆەوەی ژیانی هەمومان سەلامەت و تەندروست بێت. بەنسبەت برادرانی شۆفێرەوە داواکانم لێیان کە یارمەتی کەسانی پیادە بن لە کاتی ترافیک لایتەکانە بۆیان بۆستن ڕەچاویان بکەن بە تایبەتی ئەوانەی کە بە ساڵاچوون لەگەڵ منداڵەکانە پێویستیان بە هاوکاریە و پێویست ناکە ئیزعاجیان بکەن هۆڕنیان بۆ لێن هەتاوەکوانە پەڕنەوە بەنسبەت ئەوانەشی کە پیادن
ئەبێ پابند بن یعنی لە کاتی پێویستانە بناوێ پەڕنەوە ڕەچاوی ترافیک لایتەکان بکەن بە تایبەتی ئەم سیستەمە تازەی کە دانراوە شتێکی زۆر باشە ئەگەر بتوانن هەم شۆفێر و هەم پیادەکان پێوی پابندن شتێکی باشە و ئیسفادەکەشی بۆ هەموو لایەکە بن. کاتێ پیادە هەڵە دەکات سزای هەیە. بەپێی یاسای ژمارە 86 ساڵی 2004 پۆلێنی پیادەی کردووە و ماف و سزای بۆ داناوە واتە دادوەر لە کاتی ڕووداوی هاتوچۆ لە نێوان پیادە و ئۆتۆمبیل سوود لە کۆمەڵێک بەندی یاسایی وەردەگرێت و دادوەرەکان بۆ سزادانی شۆفێر بە دوای قوڕسترین سزادا دەگەڕێن ئەگەر بێت و شوێنی پەڕینەوەی پیادەڕە و یاسایی بێت. دەبینی ناو بەناو لێرە و لەوێ بە شێوەیەکی ناتەندروست بەدەر لە نایاسایەکەی بە شێوەیەکی ناتەندروست و مەترسیدار دەبینی پیادەڕە لە ناو ئۆتۆمبیلەکان ڕادەکا بەسەر ئەو بربەستانی کە دانرایەوە بازەڵەدا لە کاتێکدا کە تووشی ڕووداوی هاتوشۆی دەبێ یەک زەرمەندی سەرەتا و یەکەمین خۆیەتی دوو دەبێمەوە لەبیر نەچێت چۆن باسەی زەرفی مشەدەدمان کرد بۆ شۆفێرێک کە یاساشکێنی بکە زەرفی مخەفەفی شەیە ئەگەر لە شوێنێک کە بۆ پەڕینەوە تەرخان نەکراوەوە پیادەڕۆ بەکاری بێنێ زەرفی مخەفەف لە کاتی دادگاییکردن بەکاردێت. تۆ کە شۆفێری ئەەکەی ئەو کەسەی کە ئەتوانێت بپەڕێتەوانێ ترافیکلایت هێمای ترافیکلایتەکە سەوزا بۆ منی شۆفێر ئەتوانم بڕۆم بەڵام لە هەمان کاتە هاوڵاتی ئەپەرێتەوانێت. بەڕاستی ئاستی تێگەیشتنی تاک لەم کۆمەلگایە ئەتوانم بڵێم ئێشتا بەوە ڕانەگەشتووە کە من بتوانم لەسەر شەقامەکە بڕۆم بە ئیسراحەتی خۆم بتوانم بە شێوەیەک شۆفێری بکەم کە ترس و دڵڕاوکێم نێ بێ لەسەرم شەقامە و لە هەما کاتە ئەگە من لە کاتی گڵۆپەکە لە کاتی هێماکە کە سەوز بوو من ئەتوانم بڕۆم ئەگەر بێت و لە هاوڵاتیەک بدەم و هەر من تاوانبارم هەر من سەرپێکی کارم. من وەکو هاوڵاتیە کە ڕۆژانەیەم بۆ ئیشەکەم سیستەمی پەڕینەوەمان باش بووە بەڵام تا ڕادەیەک پێویستە باشتر بکرێت چونکە شوێنەکان هەیە دوورە پێویستە باشتر بکە لە هەر شوێنێکە هەبێ دانرێت کەم و کوڕیەکە وێ زۆر جار سارە ناوەستێت پێویستە هەر ئاگاداری خۆمان بینیانی زۆر جار سارە ناوەستێت. ئەم سیستەمە کە سیستەمێکی چاکە بۆ پەڕینەوەی هاوڵاتیان لە شارەکانی تریشا ببێ بەڵام هەر ئەمە چارەسەری دەردەکانمان ناکە بەڕاستی جادەکانمان بێکەڵکە جادەکانمان ڕۆژانە دەیان ڕووداوی دڵکەزێن ڕوو ئەدات تەنانەت لە ناو شارە لە ناو شاری سلێمانیە شوێنی وا هەیە ئەگەر ئاگات لە خۆن نەبێ سیارەکە دەکەوێتە ناوی. بەڕێوەبەری ڕاگەیاندنی هاتوچۆی سلێمانی دەڵێت کە لێن و کەم و کوڕی لە ناو یاساکانی هاتوچۆدا هەیە چونکە دیاری نەکردووە ئەگەر پیادەڕەوێک یاسا بشکێنێت دەرحەق بەوە چ سزایەک هەیە لە کاتێکدا هەموو سزایەک دەرحەق بە شۆفێران هەیە. بۆ کاری پابند نەبوونی تاکەکانی کۆمەلگابەوە من بۆی دەگەڕمەکەمە لە قۆناغەکانی منداڵی ڕانەهێنراوین ئەمە پرسێک دووهەم شت لەناو خودی یاسای هاتوچۆدا کەم و کورتی و کەلێنی تێدایە بۆ چونکە لەنا ئەوەدا باسی ئەوە نەکراوە ئەگەر پیادەڕەوێک یاساشکێنی بکە دەرحەق بەوە چ سزایەک هەیە یعنی هەموو سزاکان دەرحەق بە شۆفێران هەیە بەڵام بۆ نمونە لە یاسای ڕابردوو بەر لەم یاسایکە ئێستا کاری پێکرد لە هێنبی کوردستاندا باسی پیادەڕەو کراوە باسی غەرامات کراوە باسی ئیجرات کراوە بەڵام یەکێک لە هەڵەکانی یاسای ژمارە 6 ساڵی 2004 باس لە مەسەلەی پیادەڕە و تایەوەکو پێویست باس نەکراوە بۆیە پێویستی بە سیاغەکردنەوەی ئەمیش کاری پەرلەمانە کە ئەم وردەکاری ڕاست کاتەوانێ سەرەتا دەمەوێت لە زەویەوە دەست پێ بکەم ئەم کاشیە کە ڕەنگی زەردە و نەخشەکەی جیاوازە لەگەڵ شەقامەکە و لەگەڵ شۆستەکە ئەمە بۆ نابیناکراوە کاتێک کە لە ڕێی ئەو گۆچانەی دەستی دەڕوات بۆ ئەوەی کە نابیناکە بزانێ شوێنی پەڕینەوەکە کوێیە بەم زبرایەتی ئەگات کە ئەمە پێگە و مەوقع یاخود شوێنی هێڵکارێکەیە دواتر سەرتا ئەم سیستەمی تەچەی تایە کاتێکە پیادەڕەوەکە دەسەخاتە سەر ئەم سیستەمی تەچە ماوەی 20 شرکە ڕاوەستێ
دوای بیست شرکەکە ڕەنگی ترافیک لایتەکە لە سەوزەوە دەبێتە سوور بۆ شۆفێران و بۆ ئەو دەبێتە مایی پەڕینەوە. ئەگەر کەسێک نابینابێ بەشی ژێرەوەی تیادێت تاچەکەی لە خوارەوە بێ کە ئەمە لە ڕێی میدیاکانەوە زۆر باسمان کردووە لەبەرەوەی ئەو ترافیک لایتەکە نابینێ ئێمە ئەو ترافیک لایتە سیستەمێکی تێدا سیستەمی زەنگە. هێڵی پەڕینەوە بریتیە لە زێبرا لاین واتە ئێرە پێگە و شوێنی سەلامەتە بۆ ڕێبواران و خەڵک و ئەمەش بریتیە لە هێڵی پەڕینەوەی لە تونێل و پرد و زێبرا لاین و ترافیکەکان. لەو شوێن و ئامرازانە بترازێ هیچ شوێنێکی تر یاسایی و سەلامەت نییە بۆ پەڕینەوە.